شیابی و پێمان بڵێ جموجۆڵی گەشتیاری لەو ناوچەیە چۆنە؟ زۆربەی ئەو گەشتیارانەی کە ڕوویان لە بێخاڵ کردووە خەڵکی ناوخۆی هەرێمی کوردستان یاخود لە پارێزگاکانی ناوەڕاست و خواروی عێراقەوە هاتوون. بەڵێ کاکارێز سڵاو لە تۆ لە بینەرانی بەڕێزیش بێت. دووەم ڕۆژی جەژنی قوربانی پیرۆز لە ئێوە و لە تەواوی بینەران پیرۆز بێتن. کاکارێز سەرڕای ئەوەی کە هاوڵاتیان جژنە پیرۆزانەی یەکترەکەن و سەردانی ماڵی یەکترەکەن و سیلەی ڕەحم بەجێدێنن بۆ ناوچە گەشتیاریەکانیش هاوڵاتیان لە شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان و لە خوار و ناوەڕاستی عێراق دێنە ناوچە گەشتیاریەکانی ئیدارەی سۆران بۆ بەسەربردنی کاتێکی خۆش و بۆ بەسەربردننی گەشتەکانیان. وەک لە دیمەنەکاندا دیارە ئێمە لە هاوینە هەواری بێخاڵین لە قەزای ڕەواندووس گەشتیارێکی زۆر هاتۆتە ئێرە و ڕویان لە هاوینە هەواری بێخاڵ کردووە. دیارە هاوینە هەواری بێخاڵ ناوچەیەکی گەشتیاری فێنک و سەرنجڕاکێشە هەرەمەش واکات کە هاوڵاتیان لە ناوچە جیاجیەکانی هەرێمی کوردستان و خواروی ناوەڕاستی عێراق بێن سەردانی ئەو ناوچە گەشتیاریانە بکەن و کاتەکانیان بەسەر بەرن. سروشتێکی زۆر جوان و دڵفێن و دڵگیری هەیە. ئەم ساڵ بەهۆی ئەو بارانبارینە زۆرەی کە باری و ئاوی بێخاڵیش زۆر زیاترە لە ساڵی ڕابردوو. ساڵی ڕابردوو لەم کاتانەدا ئاوەکەی بە ڕێژەیەکی بەرچاو کەمی کرد و بەڵام خۆشبەختانە ئەم ساڵ ئاوی زۆرە و هاوڵاتیان لە ناوچە جیاجیەکان دێن و قەرەباڵغێکی زۆر لە ئێستادا لە هاوینە هەواری بێخاڵ بەدی ئەکرێت. ئەم ساڵ جژن لە کاتێکی فێنکدا هاتووە بە تایبەتی لە سنووری ئیدارەی سۆران ناوچەکانی ئیدارەی سۆران بگشتیان فێنکن ئەگەر لە ناوچەکانی تر لە پارێزگاکانی تر لە ئێستادا فێنکەرەوە بەکاربهێنێت بەڵام تاوەکو ئێستا لەم ناوچەیە فێنکەرەوە بەکار نایێنرێت و بەهار لە بەشێک لە ناوچەکان بە تایبەتی ناوچەی باڵەکایەتی هەیە جیا هەر سەوزە و فێنکە کەشی ناوچەکە تا ڕادەیەکی زۆر فێنک و خۆشە مەشواکە کە هاوڵاتیان لە ناوچە جیاجیەکان بێن سەردانی ناوچە گەشتیاریەکانی ڕەواندوز و سۆران و بێخاڵ و چۆمان بکەن. من هاوڵاتیەکم لەگەڵ ئەبێ ئەگەر بیتە ئێرە سڵاوت لێبێت لەکوێوە هاتووی هۆکارچی هاتوویتە بێخاڵ. پێشەکی بە ناوی خۆی گەورە میێرەبان بە خێراتنی کەناڵە بەڕێستان دەکەین کەناڵی پەیام. وڵی ئەمە وەکو گەشتیارێکی شەریکەی ساریا تراڤڵ لە هەولێرەوە هاتین بۆ چەندین شوێنی گەشتیاری کورد بۆ نمونە خەلیفان و شنگلبانە و ئێستاش حالیان لە بێخاڵین. ئیشەڵەش بەتەمای جیدکەینە بە پێی بەرنامەی گروپەکەمان ئیشەڵە ئەو جا نازانی ئێستا بەڕۆ چێ دەڕۆین. سیوای لێ ئەوە کردووە بێنە ئەم سنوورە. وەڵی شوێنەکە خۆشە و جەوەکەش دەیوی بۆ نمونە ئێستا لە دەچینە ناو وەرزی هاویندا یعنی دایمان بە خۆمان کوردستانی کە دەکە باکووری عێراق کوردستانی خۆمان گەشتێکی جوان و فێنکی هەیە بە تایبەتی لە وەرزی هاوینان بێجگە لە شارە کوردیەکان شاری باکشوریش عینە سەردانی ئەو جیانە دەکەن ئەمەش لەگەلیان هیچ مشکلەمان نییە و گەشت خۆمان دەکەین. داواکاری چیتان هەیە لە ناوچە گەشتیاریەکان لە حکوومەت لە ڕێگاوان؟ وەڵی دەستخۆشتان لێ دەکەین دەستخۆش لە حکوومەتی خۆماش دەکەین ئەو جێ خۆشانە هەر بە پاک و خاوێنی ڕاگرتیە و ماشەڵا ئەسعارەکانشان بێگومان ئەو شوێنەی کە هاتیەت و بۆ گەشتەکەی دەبی بە ماڵی خۆت حساب بکەیت دەبی کو ماڵی خۆت بە پاک و خاوێنی ڕابگری عینە شوێنە گەشتەکەش بە پاک و خاوێنی ڕابگری هەتا کەسی دووەم بێ سەردانی بکە لێ بێزار نەبی دوای بە جوانیش دەمینتەوە یعنی شتەکە سروشتی جوان سروشتەکەمان هەر جوانە و هەر بە جوانیش دەمینتەوە. ئەگەر ئەو پرسیارش لەو هاوڵاتیان لە ناوچە جیاجیەکانی هەرێمی کوردستان و خواروی ناوەڕاستی عێراق هاتوونە بۆ گەشتکردن بۆ ئەوەی گەشتی خۆیان ئەنجام بدەن. ئەگەر جەنابیشت بیتە ئێرە قسەمان بۆ بکەیت سڵاوتان لێبێتن بێ ئەگەر بیتە بەردەم کامیرا سڵاوتان لێبێ لەکوێوە هاتوون؟ بەڕێزی سەرەتا جەژنتان پیرۆزبی لە هەولێرەوە هاتوون کۆمەڵێک کەچین بۆ گەشت هاتوون ماشەڵا کوردستان هەم شوێنە چێرخۆشە بە تایبەت شوێنە گەشتیاریەکانی هیوادارم حکوومەت ئێرەم زیاتر گرنگی بەو ناوچە گەشتیارانە بدە هەم لە ڕووی دیزاینی هەم لە ڕوو پاک و خاوێنیەوە و ماشەڵا خەڵکەکی زۆریش دێ بە تایبەت برا هەرەبەکانمان و کوردەکەی خۆشمان ئێستا سەبرەوە خەڵک دێ ئەوە ڕۆ دووەم ڕۆژی جەژنە ئینشاڵڵا ڕۆژاینتر قەرەباڵغتر دەبی و خەڵکەکی زۆر دێتە دەرێ هیوادارم خەرک هەمووی بتوانن توانای ئەوەیان هەبی
کە سەفەر بکەن چونکە سەفەرکردن هەم ئەزمونە هەم دیتنە هەم یان خۆشە لە ژیان دکە یادگار هێز گەلە بێخاڵ سەردانی شوێی تر بکەن لە ئیدارەی سوێن. وڵا سپاسی ئەو گروپانی ناوە خۆش دەکەم کۆمپانیای ناوەخۆ کە خەڵک بە نرخەکی هەرزان دێنن بۆ نمونە ئێستا کەسێک دەتوانی لە هەولێرەوە بە 10,000 تەنها پارێ پاسەکەی دەدا مەسەلەن دەینە خەلیفان و بێخاڵ و جوندیان و شنگلبانە و شوێنانێ ئەوم پێ دەکەن بەڕاستی نرخەکی کەمە هەرزانە بۆی هەم کەسێک لە توانایدا هەیە ئینشاءڵڵا گەر خوای گەورە بۆی ڕێک بخەو بتوانی گەشتی و ناوچە گەشتیارانە بکە. زۆر سپاس بە هیوای گەشتێکی خۆش. بەڵێ کاک ئارێز ئەمە وتەی بەشێک لە گەشتیاران و زۆر باش کاک ئازاد کە سەردانی هاوینە هەواری بێخاڵیان کردووە بۆ گەشت و سەیران زیاتر لەو ئەو گەشتیارانەی کە سەردانی ئێرەشەکەن بەشێکیان گەشتیاری ناوەخۆر بە زیاتریان گەشتیاری خوار و ناوەڕاستی عێراقن بە تایبەتی کە لەوێ کەشگەرمە دێن سەردانی ئەم ناوچە گەشتیارانەی ڕەواندز و سۆران و بێخاڵ و چۆمانەکەن کە ناوچەی فێنک و سەرنج ڕاشێشن. زۆر باش کاک ئازاد ئەگەر یان میوانی دیکە وەرگری یا خۆت کۆمەڵێک ڕوونکردنەوەمان بۆ بدەیت زای هۆکاری ئەوەی کە گەشتیاری ناوخۆیی کەمە بۆ چیە گەڕێتەوە؟ کاک ئارێز گوێت لە منە کاک ئازاد؟ زۆر باش زۆر سپاس بۆ پەیامنێرمان ئازاد و مەراوای و دیارە دەنگی من بە باشی ناگاتێتەوە ئازاد. سپاس بۆ تۆ. جەژن و بۆنە ئاینیەکان جەرفەچێکە بۆ بەسەرکردنەوەی خزم و دۆستان